یەکەم ماوەی خوددا بۆ کاری سحر و بانکردنی جنۆکە و ئەوانە ئێستا وازت لێ هێناوە ئیشێکی باشت کردو کە وازت لێ هێناوە و سوکە هەوڵەکەش مەدە و قورسە هەوڵیشی بۆ مەدە تا جنۆکە ببینی چونکە جنۆکە نابینرێ. خی گەورە فەرمێ إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم ئێوە ئەوان نابینن ئەوانە توانن ئێوە ببینن واتە جن لەسەر شێوەی خۆی نابینرێ. ئەمەی لە فەیسبوک و لە ئینتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکرێتەوە کە گویا ئەمە ڕسمی حەقیقی جنە ئەوانەیە لای من نەسەلمێنراوە کە ئەوە ڕسمی جن بێت چونکە جن لەسەر شێوەی حەقیقەتی خۆی نابینرێ بەڵام ئەچێتە سەر شێوازی تر ئەچێتە سەر شێوەی ئینسانە گوەکو لە حەدیسی بوخاریە کە هات نەسیحەتی ئەبوو هورێرەی کردبوو واتە ئەبوو هورێرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دای نابوو کە حرەسی زەکاتەکە بێ حرەسی بەیتولمال بێ ئەو زەکاتەی کۆکرابەوە شەیتان هاتوو هەندێک گەنمی لێبرد دوایی ئەبوو هورێرە گرتی فەرمووی شکاتت لێکم لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وتی شکاتم لێ مەکە و مناڵم هەیە زوڕێتم هەیە ئەوە بۆ ئەوانیت بەڵام شەوی دووەم شەوی سێهەم دیسان هەروە تیکراری کردو دوای ئەم جارە گرتی وتی ئەدوم بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دیارە بە شێوەی ئینسان تەبعاً هاتووەتە لای و بردوێتی ئەوجا پێیوت بە ئەبوو هورەیرە وتی نا من شتێکت فێرەکەم ئەگەر بەرەڵام کە شتێکت فێرەکەم کە ئیسیفادەی هەیە ئەویش ئەوەیە کە ئایەتەل کورسی بخوێنی هەموو شەوێک شەیتان توخنت ناکەوێت کە پێغەمبەر کە ئەبوو هورەیرە بۆ پێغەمبەری خوای گێڕایەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی تۆ زانی ئەوە سێشەوە چێت گرتووە قسە لەگەڵ چێەکەی عەرزی کرد نەخێر نازانم فەرمووی ئەوە شەیتان بوو کەوا بوو ئەشێ لەسەر شێوەی ئینسانیش بێ هەروەها وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوە لە مەجەلەدی 19 لاپەڕە 44 فەرمێ والجن يتصورون في صور الإنس والبهائم فيتصورون في صور الحياة والعقارب وغيرها وفي صور الإبل والبقر والغنم والخيل والبغال والحمير وفي صور الطير وفي صور بني آدم ئەفەرمێ جن ئەتوانن بێنە سەر شێوەی ئینسان سەر شێوەی حەیوانات سەر شێوەی مار دوو پشک هەروەها شێوەی حوشتر مانگا مەڕ ئەسپ ئێستر گوێدرێژ کەر هەروەها شێوەی باڵندە و شێوەی بەنو ئادەمیش